لایەنەکانی کۆمەڵی سێمی پاڵاوتنی جامی جیهانی 2022 لە شوێریاسی عێراق لە وڵاتی بەحرین ڕوبەڕووی هۆنگ کۆنگ بوو. لە سەرەتای یاریەکەی عێراق باتاوی کۆنتڕۆلی یاریەکەی کرد. لە خولەکی 11 محەممەد قاسم تۆپێکی ئاراستەی گۆڵفی هۆنگ کۆنگ کرد و بەرگی کارێکی هەڵبژاردەکەش خستێ گۆڵەوە عێراق با گۆڵی یەکەم پێشکەوت. یاریزانانی هەڵبژاردەی عێراق زۆرترین لێدانیان ناڕاستی گۆڵی هۆنگ کۆنگ کرد، بەڵام گۆڵی زیاتری لێوە بەرهەم نا. بەرامبەر هۆنگ کۆنگ بۆ تەنها جارێکیش نەگەیشتە گۆڵی عێراق. یاریکی دیکەمان کۆمەڵە ئێران بە 2 گۆڵی بێوڵان لە کەمبۆدیای بردەوە. بەمشێژ عێراق با 7 خاڵ لە پێشەنگی کۆمەڵەکەی ماوەتەوە. ئێرانیش بووە خاوەنی 15 خاڵ لە خانی دووەم دێت. لە کۆتایی عێراق پێویستی بە تەنها خاڵێکە لەگەڵ ئێران بۆی بە پلەی یەکەم سەرکەوت بە قۆناغی کۆتایی. لە حاڵی شکستیش لەو یاریە چاوەڕێی ئەوە دەکات بە یەکێک لە باشترین دووەمەکان بگاتە هەمان قۆناغ. يرسلها كالعادة للصفاء المحرك في المنتصف، ينقلها إلى الجهة اليمنى، عادت مجددا لمحمد قاسم، العرضية حاضرة خطيرة.